عزیزانی نارتی سلااوتان لەبێت. بەڕێزانم ڕۆ پەرلەمانی کوردستان کۆبەوە و تیایدا نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا ئامادە بوو بۆ وەڵامدانەوەی پرسیاری پەرلەمانتاران. هەروەها ئەو وەفدەی کە یاوەری بوون لەگەڵیدا ئامادە بوون و حزوریان هەبوو لە ناو پەرلەمانی کوردستاندا بریتی بوون لە قوبا تاڵەبانی کە ڕاست پێردراوە بۆ جێگری سەرۆکی حکوومەت لە کابینی هەشتا دیارە. هەروەها بریکاری وەزارەتی دارایی پێشوو لەگەڵ ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان. ئەمە دەکەینە تەوەری ئەم شەوی دیوی دۆمی هەواڵ بە میوانداری ڕابوون معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێ. بەڕێزانەوەش دەتوانن ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی نارتی پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنووسن. بەڕێزان پێکەوە بینەری گرتیەکی ڤیدیۆیی ئەمڕۆی دانیشتنەکەی پەرلەمان دەبین و دواتر گفتوگۆکەمان لەگەڵ میوانەکەمان ڕابوون معروف دەست پێ دەکەین. تەنها نەقڵی ئەو تەنکەرە نەوتیانەیە کە تەنها لە 3 سەعاتدا بردراون بۆ ئێران، تەنها لە 3 سەعاتدا 9025 تەن بردراون بۆ ئێران بە بەرمیل دەکاتە 45126 نرخی 1 تەن ئەگەر وا حیساب بکەین بە نەفتا و نەوتی ڕەشکە بردراون 680 تەن نەفتایە دۆلار عەفوەن ئەگەر بیفرۆشین و بە 408 دۆلار ئەگەر 1 تەن نەفتی ڕەشەکە بفرۆشین کۆی داهاتەکەی دەکاتە 4 ملیۆن و 164888 دینار. ئایا ئەو بەڕێزانەی لێرەن دەتوانن لە باتی ئەو بەڕێزانەی کە ئیداری سلێمانی دەکەن وەڵام بدەنەوە ئەو پارەیە چی لێ هاتووە؟ دەبێت کاری جدی 4 ساڵی داهاتوو لەسەر ئەوە بێ کە ئەم بابەتی ناشەفافیەتە کۆتایی پێبێت و سەروەتی نەوتی وڵاتەکەمان بۆ خۆشگوزەرانی خەڵکی وڵاتەکەمان و دادپەروەری بەکاربێنرێت بۆ ئەوەی کۆتایی بەم مەسەلەی بێنین بیکەن بە مەسەلەیەکی نیشتمان. سوالێکتان هەیە لەسەرەوەی نەوت چۆن دەڕوە ئوسوڵی خۆی هەیە چۆن لە ئێمە ئەو سوالە بکرێتن. ئەمە بۆ مزایدەی سیاسی نییە لەسەر تەلەڤیزیۆن ئەم وای گوت و ئەو وای گوت. سوالێکتان هەیە دەتوانەوێت لە ئێمە بکەن ئوسوڵی خۆی هەیە قوانینی خۆی هەیە دەتوانن ئێرە شوێنی محکەمەکردن نییە بەم شێوەیە سوال بکرێت و ئەوە بکرێت دەبێ ئەمە چوارچێوە و قوانینی پەرلەمان ڕعایەت بکرێت. ئەمە نقطەی یەکەم حقیقەت و ئەمە ئەبەدەن ئێمە قبول ناکەین. سوال هەیە ئوسوڵی خۆی هەیە سوال دەکەن شت دەکەن ئەوەندە تانکەر دەڕوە پارەکەی دەکاتە ئەوەندە چی داتوە یعنی بەس بۆ ئەوەی خەڵک لە تەلەڤیزیۆن بڵێن وڵا ئێوە مثلا زۆر بە ئەوە دیفاعتان کردو ئەمە ئوسلوبی سوال نییە. قانون هەیە ئوسلوب هەیە سوال دەکرێت منیش مکەلەفم وەڵام دەدەمەوە. ئێمە ئەمڕۆ لێرە لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە یەک نقطە مهمە فعلا ئێوە بزانن ئەم داهاتە بەڵام مزایدەی سیاسی لە پێش تەلەڤیزیۆن قبول نییە. ئەمە نقطە یەکەم. دوام ئێمە کاکە ڕاست تەواوکە بۆ تەواوکە منەنە من لەسەر خۆ بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان لەگەڵ ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. کاک ڕابوون سلااوت لێبێ ڕاستەوخۆ بۆ پرسیارە داخڵە بم بەوەی کە ئێوە وەکو نێچیروان بەرزانی لە گرتە ڤیدیۆکەدا دەردەکەوێت باسی دەکات ئێوە مزایدەی سیاسی دەکەن لە ناو پەرلەمانی کوردستاندا؟ لە پێشەوە سەڵاو لە ئێوە و لە بینەرە خۆشەویستەکان سپاس. ڕاستەخۆ لە وەڵامی پرسیارەکە نەخێر ئێمە پرسیار و قەلەقی خەڵکی وڵاتەکەی خۆمان بردووەتە پەرلەمان و لەوێ لەگەڵ وەک دەستگای تەشریعی وەک دەستگای چاودێری پەرلەمان لەگەڵ دەسەڵاتی دەستگای جێبەجێکردن کە دەکات حکوومەت پرسیارەکانمان ئاراستە کردوون. بەڵێ بۆچی وەڵامتان نەبوو بۆ سەرۆکی حکوومەت لەو کاتەدا کە باسی ئەوەی کرد کە ئەم مزایدەیە لە ئێوە قبول ناکەن و ئەمە هەتا ئەو لە قەوزدا ینی کە دەڵێت پرسیارکردن بۆ خۆی ئوسوڵی هەیە ینی؟ بەڵێ جارێ پرسیارەکان ئێمە زۆر ئوسوڵی بوون. ئێمە چەندین ڕۆژە وا بزانام زیاتر لە 2 هەفتەی ئێمە بە درێژی لە پەرلەمانی کوردستان هەموو فراکسیۆنەکان هەموو پەرلەمانتارانیش بە درێژی سەرقاڵی ئەوەین کە دانیشتنەکان چۆن سەرڕێگەیەک وەربگرن ئاراستەیەک وەربگرن کە لەگەڵ پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا بگونجێ و ئاراستەیەکی یاسایی ئوسوڵیش وەرگرن. بۆیە پرسیارەکانی ئێمە قسەکانی ئێمە زۆر ئوسوڵی بوون زۆر یاساییش بوون. بەڵام ئەوەی کە بۆ ڕاستەخۆ لێ وەڵام نەداوەتەوە بخۆم پێم وایە نەریتێکی خراپە بابەتی گرنگی لەوەی لەو وەک ئەوەی ئەم دانیشتنی ئەمڕۆ کە لە نێوان دوو دەستگای گرنگی وڵاتەکەمان کە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی چاودێریکردن کە دەکات پەرلەمان ڕوویداوە ئەو شتانە شەخسەنە بکرێن و توێژەکە بە درێژی کراون و لە خوری دووەمی دانیشتنەکاندا ئەوەی پەیوەندی بە منەوە هەبووە و پەیوەندی بە ئوسلوب و بە ڕێوەچوونی ئەو دانیشتنەوە هەبووە وەڵامی خۆم دایەوە. بەڵێ کاک ڕابوونەوەی کە بووە پرسیار لەو بەشەی ئەمڕۆی دانیشتنی پەرلەماندا کە گوازرایەوە بۆ بینەران و دەیانتوانین ڕاستەوخۆ گفتوگۆکە ببینن
ئەوەی کە پرسیاری جددی لە لای خەڵک دروست کرد نێچیروان بەرزانی کاندیدی ڕاستپێردراوە لەلایەن پەرلەمانەوە بەوەی کە حکوومەت تەشکیل بکات یاخود وەزارەتەکان پێک بهێنێت بەڵام مامەڵەکەی بەم جۆرە بوو و ئەوەی کە دیسانەوە پرسیاری جددی بوو لای هاوڵاتیان ناڕوونی یاخود لاوازی ئەگەر ئاوا بڵێم پەرلەمانتاران بوو لە بەرامبەر ئەدای نێچیروان بەرزانی ڕاستپێردراو بۆ تەشکیلکردنی کابینەی هەشتەمی حکوومەت بوو. وەڵامی ئەو پرسیارە دەبێت تۆزێک فرسەتم بدێ بە درێژی وەڵامی بدەمەوە جارێ پێشەوەی بچمە ڕاستە خۆ بچمە سەر وەڵامی پرسیارەکەت دوو بابەت هەیە کە وای کردووە ڕووداوی لەوەی ئەو لە چەشنەوەی ئەمڕۆ ڕوو بدەن کە پەیوەندیان هەیە بە کابینەکانی ڕابردووی حکوومەتەوە و بە خولەکانی پێشووی پەرلەمانەوە لە خولەکانی پێشووی پەرلەماندا بەگشتی فراکسیۆنە سەرچیەکانی پەرلەمان و بەگشتیش ئەو فراکسیۆنانە کە حکوومەتیان پێکێناوە تێگەشتێکی خراپیان هەبوو لە ئاستی ئەرچی پەرلەمان وەک دەستگای چاودێریکردن و تەشریعی و پەرلەمانتاران وەکو چاودێر بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە پەرلەمان ئەمە قسە لەسەر خولەکانی پێشووی پەرلەمان دەکەم تکایە لە خولەکانی پێشووی پەرلەماندا پەرلەمانتاران و پەرلەمان لە جیاتی ئەوەی کە دەسەڵاتێکی چالاک و ئەکتیڤی چاودێریکردن بن بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە دەکا حکوومەت لە زۆر جارە لە سۆر پێچی گرنگدا کاتێک کە حکوومەت ڕۆبەڕووی قەیرانێک بۆتەوە کە پێویست بووە بە توندی بخرێتە ژێر چاودێری پەرلەمان و پەرلەمانتارانەوە بەداخەوە پەرلەمانتاران لە جیاتی ئەو ئەرکە پەنایان بردووە بۆ داکۆچکردن لە حکوومەت کە ئەمە کارێکی خراپ بووە ئەمەش دۆخێکی خۆڵقاندووە کە دەچینە سەر خاڵی دووەم واتە حکوومەت لەگەڵ ڕخنەگرتن و چاودێریکردن لەلایەن گرنگترین دەستگای وڵاتەوە باڵاترین دەستگای تەشریع و چاودێریکردنی وڵاتەوە ڕانەهاتووە واتە ڕانەهاتووە کە حکوومەت دەستگایەکە بە توندی بە جۆرەی یاسا لەژێر چاودێریکردنی دەستگای یاسادانانە کە پەرلەمانە کە یەکێک لە ئیشە گرنگەکەی واتە دوای یاسادانان چاودێریکردنە یەکێکە لە هەر ئیشە گرنگەکانی پەرلەمان کە وەیەک کارە گرنگەکەی ئەوەیە کە بەردەوام کۆنتڕۆڵی حکوومەت دەکات و چاودێری دەکات ئەمەش وای کردووە کە لە ئێستا ئەمە قەرارە سەرەتایەکی جددی دەست پێ بکەین سەرەتایەکی چاک دەست پێ بکەین و سیستەمی سیاسی وڵاتەکەمان بخەینە بەردەم پرۆسەیەکی جددی ئیسلاحات و چاکاریەوە کاتێک پەرلەمانتاران عەفوەن وەزیران و حکوومەتەکەمان ڕوبەڕووی چاودێریکردنێکی جددی و چالاکی پەرلەمانتاران و پەرلەمان دەبنەوانە ڕەنگە تۆ جۆرێک دۆخێکی ناسایی دێتە پێشەوانە کە من بە دڵنیاییەوە دەتوانم گرنتی دوو شت بکەم دەتوانم گرنتیەوە بکەم کە چاودێریکردن لەلایەن پەرلەمانتارانەوە هەموو فراکسیۆنەکان چاودێریکردن ڕخنەگرتن لە ئەدای حکوومەت بەردەوام دەبێ و دڵنیاشم لە 4 ساڵی داهاتوو دەبێت حکوومەت تەمرین بکە وەرزش بکە بۆی لەگەڵ ئەو ڕخنانە و ئەو چاودێریکردنە ئەکتیڤ و چالاکانی پەرلەمان و پەرلەمانتاران ڕابێ و بە دڵنیاییەوە لە دانیشتنەکان داهاتوو نابێت لە چەشنی هەڵچوونی لە چەشنیەوەگەوەی ئەمڕۆ ڕوو بدا دەبێت بە دڵنیاییەوە بە سنجێکی فراوانە ڕوبەڕووی ڕخنەی پەرلەمانتاران ڕخنەی فراکسیۆنەکان و بەدگشتیش ڕوبەڕووی چاودێریکردنی پەرلەمان ببنەوە چونکە ئەو هەرچی پەرلەمانە ئەوەی کە بۆچی مەسەرەن لە بارودۆخی چۆک ئەوهادا چۆن تەعامل بکەین دەبوایە چمان بکردایە بە دڵنیاییەوە پرسیارەکانی پەرلەمانتاران و لە پێش هەمووشان ئەو پرسیارانەی من زۆر ئوسوڵی بوون زۆر یاسایی بوون و زۆر لە جێی خۆی بوون و بە پێچەوانەکەی ئەوەیە ئەگەر ئەو پرسیارانە ئەو ڕخنانانە نەکرێن ناتەبیعی دەبوون و بە دڵنیاییەوە گەلەکەمان لە پەرلەمانتاران هەڵبژێردراوەکانی خۆیان قبوڵ ناکەن داوایان لێ دەکەن کە بە ئەرکی خۆیان هەستن و دەبێت دەستگای جێبەجێکردنیش کە دەکات حکوومەت دەبێت ئەوە بزان کە ئەوان بەردەوام لەجێ چاودێری پەرلەمان و پەرلەمانتاران و چاودێری کراون و ئەوە ناتەبیعیە کە چاودێری کراو نەبن نەک ئەوەی کە چاودێری کراو بن و وەکو حاڵەتێکی ناسروشت و ناتەبیعی سیر بکرێت. باشە کاک ڕابوون تۆ ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانی خۆتت دەستکەوتەوانێ؟ ئەوان لە وەڵامی پرسیارەکانی ئێمە طبعاً وەزیرە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پیشەسازی و وزە و سامانە سروشتیەکان کۆمەڵێک داتا و کۆمەڵێک دۆکمنت و کتێبی تایبەتیان لەوبارەوە ئامادە کردووە ئەو کتێب و داتا و ژمارانیان پێشکەشی ئێمە کردووە جارێ من بۆ خۆم لە پێشەوە دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکە شارەزا و پسپۆڕانە دەکەم کە لەوبارەوە ڕەنجێکی زۆریان داوە و پشتیوان بەخوای گەورە سیاسەتی نەوتیان بردوۆتە سەر ئاڕاستەیە کە دوای چاکاری دوای فەحسکردن دوای لێپێچنەوە و چاودێریکردن بە قازانجی خەڵکی وڵاتەکەمان دەشتێتوانێ من بۆ خۆم وەکو پەرلەمانتارێک لە کوردستان وەگەرچێکی ئەخلاقی دەستخۆشیان لێ دەکەم کە ئەو ڕەنجەی داویانە هیوادارم بە فیڕۆ نەچێ بەڵام لەبەر ئەوەی ئەو بابەتانە ئەو داتانە ئەو ژمارەیانە تا ئاستێکی بەرزەوەی بە ئینگلیزی پێ دەڵێن هایلی پرۆفێشناڵن زۆر تەکنیکین دەبێت لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە واتە پەرلەمانتاران بە هاوکاری ڕاوێژکارانی زۆر پسپۆڕ و زۆر شارەزا قۆڵنەوە لەسەر ئەو ژمارانە بکەن ئەنجا بڕیار بدەین کە ئایا ئێمە وەڵامەکانی خۆمان وەک نوێنەرانی گەل وەرگرتووەتەوە یاننا. باشە کاک ڕابوونانی تۆ وەکو خۆ داماژەت پێکرد وەزارەتی سامانە سروشتەکان یاخود وەزیری سامانە سروشتەکان
بە داتا و بە کۆمەڵێک راپۆرت و وردەکاریەوە وەڵامی ئێوەی داوەتەوە بەڵام ئێوە وەختێک باز لەوە دەکەن کە بە تەنکەر نەوت دەبرێ بۆ ئێران بەڵگە و دۆکومنتی ئێوە چییە لەم بارەوە ینی وەڵام من بۆ خۆم ێستا پێم وایە ئەگەر بە خەڵک بڵێ من بەڵگە و دۆکومنت و داتامەیە کە تەنکەر نەوت دەبا بۆ ئێران ڕەنگە تۆزێک وەکو بڵێ تۆزێک ناتەبیعی بێت چکەوە داتا و شتی ناوێستا کەس نییە بڵێن ئەمڕۆ وەزیری جەنابی وەزیریش دانی بۆیان ناکە بڵێت تەنکەر نەوت دەمن بۆ ئێران باشە بەڵام ئەمڕۆ ئێوە خۆ دەڵێەوە تا بە داتا و بە کۆمەڵێک راپۆرت و وردەکاریەوە وەڵامتان دراوەتەوانێ ناکرێ ئەمە ژیانی لە زمانی ئەوە دابێ لە زمانی ئەو داتا و ئامارە نەدابێ یان ئەگەر لە دەرەوەی ئەوەیە بۆچی ئەمڕۆ واتان نەکرد کە وەڵامەکە بە وردی وەربگرنەوە نا تۆ با قسەکانمان بە ئاڕاستەیەکی ترانە ڕۆ قسەکانی من وە خۆی بگەن هیچ کەسێک نەماوە لە وڵاتەکەی ئێمە لە کوردستان بە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمیشەوە نەڵێن یعنی دینای ئەوە بکەن یعنی ئەوە ڕەت بکەنەوە کە ژمارەیەکی زۆر تەنکەر نەوت دەبن بۆ ئێران هیچ کەسێک نەماوە ئەو بڵێوان نیە ئەوە ئێستا بۆتە فاکت ئەوەی کە ماوەتەوە ئەوەی حکوومەت ئەمڕۆ داتای پێشکەش کردووە ژمارەی پێشکەش کردووە لەسەر ئەو تەنکەرانە و سروشتی ئەو بردنە چۆنە و داهاتەکەی چی لێ دێ لەبەر ئەوەی ئەو بابەتە زۆر تەکنیکیە دەبێت دیراسە بکرێت لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە ئەنجا بڕیار و لەلایەن دەستگای چاودێریشەوە لەسەروی هەموویەوە دەبێت و ژمارانە پەسەند بکرێن فەحەز بکرێن لێ پیچنەوەیان لەسەر بکرێ و لێکۆڵنەوەیان لەسەر بکرێت دوجار دەستگای چاودێریش دەبێت بڕیار بدا ئایا ئەو پرۆسەیە شەفاف و پاک بووە یان گەندەڵی تێوەگلاوە و ناشەفاف بووە و دوجار بە هاوکاری کەسانی پسپۆڕ و شارەزا یارمەتی پەرلەمانتاران بکەن لێکۆڵنەوەیان لەسەر بکەن ئەنجا دەتوانرێت بڕیار بدرێت ئایا ئێمە وەڵامەکانی خەڵکمان وەرگرتوتەوە یان نا ئەو بابەتە زۆر لەوە ئاڵۆزترە کە بە دانیشتێکی 2 ساعتی ئێمە بڕیار بدەین کە وەڵاممان وەرگرتوتەوە یان نا باشە بەڵام پرسیارەکەی من ڕوونە کاگڕابوون من دەڵێم ئەوان بە داتا و بە ئامار و بە کۆمەڵێک وردەکاریەوە بۆ خۆت باست لەمە کرد کە خسویانەتە بەردەستیەوە لە دوای پرسیارەکەەوە باشە بەڵام ئێوەش هاتن بۆ نمونە راپۆرتێک داتایەک ئامارێک بخەنە بەردەم وەزارەتی سامانە سروشتەکان یان سەرۆکی حکوومەت بەوەی کە ئەمەنە لیتر ڕۆژانە ساڵانە مانگانە هەفتانە لە ڕێگەی سنوورێکەوانێ بە دیاریکراوی نەوت بە قاچاق بۆ نمونە دەبرێ بۆ ئێران یعنی ئەم وردەکاریەتاندا یانەمە تەنیا قسەیەک بوو وەکوەوەی کە خۆ دەڵی خەڵک کردی تۆژۆک و خەڵکێک نەگوەکو ئەندام پەرلەمان هاتی ئەم قسەیەت کرد بەڵێ نانابا قسەکانت بۆ ڕاست بکەمەوە جارێ ئەم بابەتی قەیرانی ئابووری لەلایە قەیرانی موچەی فەرمانبەران و پێشمەرگە و خەڵکی وڵاتەکەمان بەڵێ من پرسیار لەسەر ئەوە شەکەم دیارە بەرنامەکەمان کۆمەڵێک چەوەرە ئەمە چەوەرێکیانە کە ئێستا پێکەوە من و تۆ گفتوگۆیەکی ئەگەر فرسەتم بدەیت ئەگەر فرسەتم بدەیت تۆ پرسیاری ئەوەت کرد ئێمە چیمان کردووە بە داتا وەڵامت بدەمەوە بۆی کاتەکەمان خەسار نەچێت ئێمە هەردوو لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی و ئابووری و هەروەها لیژنەی پیشەسازی و زەو سامانە سروشتیەکانمان ڕاست سپاردووە کە دوو راپۆرتی تێر و تەسەل ئامادە بکەن و بەفعلی لەگەڵ ئەوەدا کە دەستخۆشێکی زۆر لەو برادرانە دەکەین کە ئەو دوو لیژنەیە بەڕێوە دەبن دوو راپۆرتی تێر و تەسەلیان ئامادە کردووە دوو راپۆرتی ورد و زۆر گرنگ و پرۆفێشناڵ ئەو دوو راپۆرتەمان ئاراستی حکوومەتی هەرێم و وەزارەتە پەیوەندیدارەکان کردووە ئەوان لای خۆیان داوایان لە ئێمە کە لە دانیشتەکەی پێشودا کە 15 ڕۆژ مۆڵەتیان بدەین بۆی لێکۆڵنەوەی لەسەر بکەن وەڵامی خۆیان بێنن بۆ دانیشتەکەی ئەمڕۆ و دانیشتەکانی داهاتوو چونکە سەرنجی بینەرە خۆشەویستەکان بۆ ئەوە ڕادەکێشم ئەو بابەتە ئەو دۆسیە کراوەتەوە دانەخراوەتە تەواو نەبووە ئەو دانیشتنی ئەمڕۆ بەشێک دەبێت لە زنجیرە دانیشتنێکی داهاتوو کە بەردەوام دەبن بۆی ئەو وەڵام و ئەو پرۆسەیە بە تەواوەتی شەفاف بکرێتەوە بۆ ڕای گشتی و بۆ جیهاتی پەیوەندیدار ئەوە خاڵێک سەبارەت بەو داتایانە و ژمارەیانەی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە پێشکەشی دانیشتەکەی ئەمڕۆ کراوە ئەوە بابەتێکە من نیم دەڵم دەبێت لێکۆڵنەوەی لەسەر بکرێت بە پێچەوانەوە وەزیری سامانە سروشتیەکان بەڕێز شاشتی ئەورامیش ئاماژەی بۆوە کرد کە ئەو بابەتانە زۆر ئاڵۆزن زۆر معقدن و حتا ئاماژەی بۆوە کرد ئەگەر ئێمە پێویستیمان بە خەڵکانی پسپۆڕ و شارەزایە ئەوان هاوکاریمان دەکەن لە دۆزینەوەی ڕاوێژکاران و هاوکاران و پسپۆڕی شارەزا لەو بوارەدا بۆی هاوکاری پەرلەمانتاران بکەن لە فەحس و چاودێریکردنەکەی ژمارەکاندا و زایدەن دەستگای چاودێریش دەبێت لێکۆڵنەوەی لەسەر بکات دوجار بە پرۆسەیەکی ورد بە پرۆسەیەکدا ببدرێت ئیمتیحان بکرێت چاودێری بکرێت لێی بکۆڵدرێتەوە ئینجا دەتوانین بگەینە بڕیار کە ئەو داتایانە ئەو ژمارانە دقیقن یا دقیق نین باشە بەڵام من هەر بەڕوونیەوەم دەست نەکەوت کە ئێوە ئەمڕۆ شتێکی لەو جۆرە وەکو دۆکۆمنت یاتانە وەزیری سامانە سروشتیەکان بۆ نمونە لەسەر مەسەلەی نەوت بردنە دەرەوە بۆ ئێران بەڵێ وەڵامەکەی چی بوو بەڵێ من ئەگەر تۆ متابعی ئەو ڤیدیۆیەکی کە من بۆ خۆتان بەڵێ ئەگەر تۆ متابعی ئەو ڤیدیۆ بکەیت کە من بەشێکم لێدا بەشێکتان لێدا لێوە قسە دەکەم من بۆ خۆم تەنها داتای 3 ساعتم پێشکەش کرد و لەوێ داتاکانم پێشکەش کرد تەنها ئەگەر سەرنجێک ڕاستی بکەمەوە من بە ئاماژەم بۆ پارەیە کردووە وتمە دینار ئەو مەبەستم دۆلارە نەک دینار واتە پارەکە زۆرترە لە دینار بەڵێ
دواتر کە بەڕێز ئاشتیاورامی وەزیری سامانە سروشتەکان هاتە سەر و باسە قسەی لێ کرد وتی ئەو داتانە هەر هەموو ڕاستن بەڵام قسەی لەسەر داتاکان کرد و لە ڕوانگەی خۆ ئەوەی پێشکەش کرد کە گوایە ئەو پارانە خەسار نەچوون بەڵام داتاکان بە تاکید هەمووی ڕاستن و بەڕێز وەزیری سامانە سروشتەکانیش ئەوەی پێش ڕاست کردەوە. باشە ئەم داتانەی ڕابوون معروف ئەمڕۆ لە چۆ هێنابوو واتە مەزدارەکەی چۆ بوو بە دیاریکراوی؟ من هەندی هاوڵاتی کە خەمی گەلەکەیان لە کۆڵ گرتووە لە سەرچاوی تایبەتەوە ئەو داتانان بۆ من ناردبوو. بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی دەمەوێت چەند سنوورەکەش بەڵێ تەنها بۆ ئاماژەیەک لەبەرەوەی ئەگەر پرسەت بدەیت و داتاکانیی سنوورەکەی گەرمیانە نەگی سنووری باشماخ چکێچێک لە ئامادەوان ئاماژی بۆ کردووە ئەو داتانی سنووری باشماخە نەخێر ئەوەی گەرمیانە نەگی باشماخ. باشە چەند کۆمنتێکت بۆ دەخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. کارزان مستەفا دەڵێت وای زانی سەرۆک یەکێتیە بۆیە ئاوها پرسیاری لێ کرد نەیزانی ئەوە هەولێرە. جۆت لە کۆمنتەکەم بوو بەڵێ فەرموو. بەڵێ جۆم لە دۆکمنتەکەت بوو جارێ یەکێتی و پارتی بۆ من وەک یەکن و یەکێتی و پارتی بە درێژای 20 ساڵ ڕابردوو پێکەوە حکوومەتیان کردووە هیچ هێزێک مافی نییە لەو دوو هێزە شانی خۆی خاڵی بکاتەوە لە حکومداری لە کوردستان بە خراپ و بە چاکەوە یەکێتی و پارتی وەکو یەک بەرپرسن لە بەڕێوەبردنی سیستەم و حکومڕانی لە وڵاتەکەمان و هەولێری خۆشەویستیش من خەڵکی هەولێرم پایتەختی وڵاتەکەمانە بە شانازیەوە من هیچ تەگەرەیەک نابینم و بە ئازانە و بە دلێرانە و ئازادانەش لە ژێر ئاسمانی وڵاتەکەی خۆماندا قسە دەکەین هیچ شتێک نییە بمان ترسێنێ و دەستخۆشش لە ئاسایشی هەولێری پایتەخت و اینجا هەموو وڵاتەکەی خۆمان دەکەین نەک هەردەمان پارێزن ئەرچیشانەوەی بمان پارێزن ئەو ئاسایش و دەستگای ئاسایشانە ئاسایش وڵاتەکەی ئێمەن و لە هەولێری پایتەختی خۆشەویست پشتیوان بەخوای گەورە دەکەین بە پایتەختی هەمووان ئەو ڕۆژگارە کۆتایی پێدی هەولێری پایتەخت پایتەختی حزبێکی دیاری کراو بێ گەورە دەکەین بێچێک لە پایتەخت و پایتەختە نمونەکانی هەرە جوانەکانی دنیا. ئێستا لەسەر ئەو ڕێگەین من دڵنیام گەشببینم کە هەولێر دەبێتە پایتەختی ئازادی و دەبێتە پایتەختێک کە هەمووان بە ئازادانە تعبیر و گزارش لە بۆچوونەکانی خۆیان بکەن. باشە کۆمنتێکی دیکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئالانی ئەلەن دەڵێت دیارە لە بەریتانیا و کۆمنتەکەی نووسیەوە دەڵێت من وەک هاوڵاتیەک پێم وایە کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ تەنها بۆ جوانکردن و بە یاساییکردنی داهاتە دزراوەکان بوو لەسەر و هەمویانەوە نەوت. ئایا ئێوە وەک پەرلەمانتار و سیاسەتمەدار ئەتوانن ڕاشکاوانە پێمان بڵێن ئەم کۆبوونەوەی هەموو ڕاستیەکی تیاوترا یا هەمووی درۆ بوو یاخود تا چەند ڕاست و درۆی تێدا بوو؟ ئەو بابەتە ئەو زمانە بابەت یان قسە و زمانی پیاوی دەوڵەت نییە ئێمە حکوومەتێکمان هەیە ئێمە بۆ من بۆ خۆم بە درێژای 20 ساڵ ڕابردوو لە بەری ئۆپۆزیسیۆن بووم و هەمیشە ئاماژەم بۆ کردووە کە کەموکوتی لە سیستەمی سیاسی و حکومڕانی وڵاتەکەمان هەیە و کێشەی نەبوونی شەفافێتمان هەیە و پشتیوان بەخوای گەورە ئێمە ڕێگەی دیموکراسی و هەڵبژاردن و ئاشتیانەمان هەڵبژاردووە بۆ چاکاری ئێستا لەسەر ئەو ڕێگەین من بۆ خۆم پێم وایە ئەو دوو سەردانەی یان ئەو دوو میوانداری یان ئەو دوو هاتنی یان ئەو دوو بانکردنی یان ئەو دوو سەفەرەی دەستگای جێبەجێکردن بۆ پەرلەمان سەرەتایەکی پۆزیتیڤە سەرەتایەکی جیابێت تەنها سەرنجی بینە لە خۆشەویستەکان بۆ ئەوە ڕادەکێشم لە 2 ساڵی کۆتایی پەرلەمانی خولی پێشووی پەرلەمان زۆر هەوڵدراوە کە بەرپرسەکانی دەسەڵات جێبەجێکردن بێنە پەرلەمان نەهاتوون لە کاتێکدا هێشتا کابینەی داهاتوو پێک نەهاتووە لەم خولەی پەرلەماندا ئەوە دوو سەردانی باڵاترین بەرپرسی دەستگای تەنفیزی دێنە پەرلەمان ئەوە سەرەتایەکی زۆر باشە بەڵام بە دڵنیاییەوە کە موکورتی دەبێت تەگەری دێتە پێش بەڵام من وەک سەرەتایەکی مژدەبەخشی سیر دەکەم و بینەران دڵنیا دەکەمەوە هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە کە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارەکان لە هەموو فراکسیۆنەکان سوور لەسەر ئەوەی پێ لەسەرەوەدا دەگرن کە یەکێک لە ئەرکەکانی پەرلەمان و پەرلەمانتاران کە چاودێریکردنی حکوومەت و دەستگای جێبەجێکردنە بەردەوام دەبین و بەردەوام دەبین لە لێپێچینەوەی دەستگای جێبەجێکردن و وزارەتە بەرپرسەکان و ئەو پرۆسەیە بەردەوام دەبێت من لەو بارەوە گەشت بینم. بەڵێ کاک ڕابوون هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند پرسیارێکی دیکەت بۆ دەخوێنمەوە ئاکۆ دەڵێت هەمووی ڕێکلام بوو بۆ خۆی کردی ئەو کە نازانێت لەبارەی نەوتەوە چی هەیە بۆ لە خۆیەوە پرسیار دەکات. کۆمنتێکی دیکە لوقمان قاسم دەڵێت لی بپرسە ئەوەی ئەمڕۆ کردی بۆ ڕازیکردنی چێ بوو؟ من ئەوەی ئەمڕۆ کردم بۆ ڕازیکردنی خەڵکی وڵاتەکەی خۆمان بوو شانازیش بەوە دەکەم خەڵکی وڵاتەکەی ئێمە پرسیاریان هەیە سەبارەت بە پرۆسەی شەفافێت و پێیان وایە داهاتی نەوت و سەرۆک سامانەی وڵاتەکەی خۆمان لە پرۆسەیەکی شەفافدا تەوزیع ناکرێت تەوزیعاتێکی ناعادیلانە هەیە لە وڵاتەکەمان و ئەرچی ئەخلاقی من وەک پەرلەمانتارێک کە خەڵک بۆیە دەنجی بە من داوە کە پرسیارەکانی ئەوان
قەلەقەکانی ئەوان لە پەرلەمانتارە لە پەرلەمان ڕوبەڕووی دەستگای جێبەجێکرد و جیهاتی بەرپرس بەرز بکەمەوانێ و ئەمڕۆ من بۆ ڕازیکردنی دڵی خەڵکی وڵاتەکەی خۆمان پرسیاری خەڵکی وڵاتەکەی خۆمان ئەو کارم کردووە و بەردەوامیش دەبن لەو بارەوە و لە بەڕێگەیەکی ئوسوڵی بەڕێگەیەکی دیموکراتی و مەدەنی لە ئاڕاستەکردنی پرسیاری خەڵکی وڵاتەکەی خۆمان بەرامبەر جیهاتی بەرپرس بەردەوام دەبن و لەو بارەشەوە شانازی دەکەن. بەڵێ پۆڵا عەبدوڵڵا زۆر تکای کردووە کەم کۆمنتت بۆ بخوێنمەوانێ و دەیەوێت تۆ وەڵامی بیتەوە دەڵێ بۆچی گۆڕان تەنها هێرش دەکەنە سەریەکێتی و باسی ڕۆشتنی نەوتی تانکەری کرد لە سلێمانی باشە بۆ باسی هی هەولێر ناکات خۆ لەوێشەوە بە تانکەر نەوت دەڕوات دیارە کۆمنتەکەی بە لاتینی نووسیوە ڕەنگە خوێندنەوەی تۆزێ ئەوە بێ بەڵام زۆر تکای کرده بوو کە بیخوێنمەوە دەمەوێت وەڵامی بیتەوە. بەڵێ ناکەی دەگەم دەڵێ چی ئەو پرسیارە ڕاست نییە ئەو تاقیبە ڕاست نییە ئێمە ڕخنەمان بەر لە هەموو کۆی سیستەمی سیاسی وڵاتەکەمان گرتووە بە سوودفە ئەو داتانم لە بەردەم بوو بەڵام موقیفی هەڵوێستی ئێمە ئەوەیە کە پرۆسەینەوە بە درێژایی 22 ئەو چەند ساڵی ڕابردوو کە ئیش لە بوارینەوە داکراوە پرۆسەکە بە ئاڕاستەیەکی ناشەفافە لەو بارەوە ڕۆیشتووە و بەشێک لە بەرپرسەکانی دەسەڵات دانیان بەوە داناوە و ئێمە لەو بارەوە هیچ کێشەیەکمان نەبووە ئەمە لە چۆ دەردەهێنرێ و لە چۆ دەڕوا لە چ سنوورێکی دەسەڵاتەوە دەڕوا بۆ ئاڕاست بۆی کە پرۆسی شەفافیەت و تەوزیعی عادلانەی سەرۆت وڵاتەکەی خۆمان ئاڕاستەیەکی عادلانە وەربگرێ ئاڕاستەیەکی شەفاف و دادپەروەرانە وەربگرێ جۆ نادەنە ئەوەی ئەمە سلێمانیە ئەو هەولێرە یا دهۆکە یا کەرکووکە و بەو ئاڕاستەیەش بەردەوام دەبێت. بەڵێ بۆی بچینە سەر تەوەرەکانی دیکە یەک کۆمنتی دیکەت بۆ دەخوێنمەوە زوبێر عەبدوڕەحمان دەڵێت کاتێک نەچیروان بەرزانی بەو شێوەیە تووڕە بوو وەڵامی دایەوە بۆچی کاگرابوون هیچ ڕەتفعلێکی نەبوو. بەڵێ جارێ من دەبواە بۆ احترامی دانیشتنەکە احترامی ئەوە بگرم من لە کوێدا سەری خۆم بوو لەوێدا قسە بکەم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە من بۆ خۆم دژی بە شەخسە نەکردنم ئەو سوال و ئەو جۆرە وتوێژانە لە نێوان دوو کەسدا نەبووە لە نێوان دوو دەستگادا بووە واتە لە نێوان پەرلەمانتاران و جیهاتی جێبەجێکردندا بووە و بە دڵنیاییەوە من پێم وایە ئەو توێژشتانە کە خەڵک وەک حاڵەتی ناسروشتی سەیری دەکەن پەیوەندی بە فقر یان هەژاری دیموکراسی و توێژی مەدەنیەوە هەیە لە وڵاتەکەمان من بۆ خۆم ئەو بابەتانە بەلاوە سروشتین و بەلامەوە نیشانەی مەدەنیەتن من بۆ خۆم بە دڵنیاییەوە وەک پیاوێکی دیموکرات و مەدەنی بەو ئاڕاستەیە بەردەوام دەبم و پێم وایە پەرلەمانێکی زیندوو پەرلەمانێکی ئەکتیڤ ئەوە ئاماژەیەکە کە دەبێت ئەو توێژ و ئەو گفتوگوانی تێدا بکرێ نەک تێیدا نەکرێ بەڵام سەبارەت بۆی من وەڵام داوەتەوە کاتێک سەری خۆم هاتووە لە خولی دووەمدا من لەو بارەوە قسەی خۆم کرد و وەڵام دراون کاگرابوون ئەمڕۆ لە زۆر لە پرۆگرامە ڕۆژنامەوانەکاندا و تەنانەت لە قسەی زۆر لە هاوڕێ ڕۆژنامەوانەکان ینی بابەتێکە بوو ئەمڕۆ باسی لێوە دەکرابەوەی کە دەیانوت پەرلەمانی ئێستا جیاوازە لە پەرلەمانی ڕابردوو مەسەلەکەش لە قەوزدا باسییان لە جورئەت دەکرد یعنی قسەکە ئەوەیە کە گۆڕانیش بۆ لە مەودوان نایەوێت پەرلەمانێکە بێت و بۆ خۆشی فراکسیۆنێک بێت بە شێوەی فراکسیۆنی 4 ساڵی ڕابردوو لە ناو پەرلەماندا کە وەک ئۆپۆزیسیۆن دەبینرا زۆر بە کورتی وەڵام بیتەوە بۆی بچینە سەر تەوەرەکانی دیکە و زیاتر باز لەو راپۆرتانی ئێوە بکەین کە ئەمڕۆ قسەتان لەسەر کرد بڵێ جارێ حاڵەتێکی زۆر غەریب و زۆر ناشاز و زۆر ناسروشتیە هێزێک لە دەسەڵات دابێ بەشداری حکوومەت بکا پێی بڵیتەوە بۆ ئۆپۆزیسیۆنی و حاڵەتێکی غەریبش هێزێک لە دنیا هەبێ ئامانجی ئەوە بێت تا قیامەت ئۆپۆزیسیۆن بێ ئێمە بۆ ئاڕاستەیە کارمان کردووە کە بەهێز بینی بەشداری حکوومەت بکەین بچینە دەسەڵات ئێستا قەرار وایە بچینە دەسەڵات کە بچینە حکوومەت و بچینە دەسەڵات ئێمە نابینە ئۆپۆزیسیۆن واتە ئێمە دەبین بە بەشێک لە حکوومەت ئەمە حاڵەتێکی زۆر سروشتی و زۆر تەبیعیە واتە ئەوەی لە ئۆپۆزیسیۆن ئەو پرسیارانەی لە فترەی ئۆپۆزیسیۆن بوونمانە بەرزمان کردوتەوە ئێستا خەڵک چاوی لە ئێمە ئەوەیە لە حکوومەتدا جێبەجێیان بکەین ئەو بەڵێنانە جێبەجێ بکەین پشتیوان بەخوای گەورە بە پشتیوانی گەلەکەمان و باوەهانگ لە هێکەڵ هێزەکانی تر هەوڵ دێن کار بۆەوە دەکەین ئەو بەڵێنانە جێبەجێ بکەین خاڵی دووەم ئەوەیە خراپ تێگەیشتن ئەوەیە حاڵەتێکتری ناسروشتی ئەوەیە ڕایگشتی پێی وابێ مادام ئێمە بەشدار دەبین لە حکوومەت پەرلەمان ئەرکی چاودێری خۆی جێبەجێ ناکەواتە لە ئازادی دەکەی و بێدەنگ دەبێتە پەرلەمانێکی سڕ و مات ئەمە تێگەشتێکی غەڵەتە ئێمە لە حکوومەت بینیان لە حکوومەت نەبین پەرلەمان و پەرلەمانتاران ئەرچیان چاودێریکردن دەستگای جێبەجێکردن و حکوومەتە بۆ ئاڕاستیش بەردەوام دەبین بەڵێ کاگرابوون بۆ لەمە دوا فراکسیۆنی گۆڕانە پەرلەمانی کوردستان واتە لە دوای ئەو دانیشتنی ئەمڕۆوە کە وەڵامی پرسیارەکانی ئێوە و پەرلەمانتاران درایوانە لەناو پەرلەماندا و بەتایبەت لەسەر داهاتینەوەت بۆ لەمە دوا تەسەووری ئێوە لەسەر داهاتینەوەت چۆنە؟ ئێمە پێمان وایە 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئیسلاحات دەبێ و بە ئاڕاستی چاکاری ڕیشەی لە سیستەمی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی وڵاتەکەمان بەردەوام دەبین
ئەمە بۆ 4 ساڵی داهاتوو بەڵام پرسیارەکەی من لەسەرەوەیە کە ئەمڕۆ ئێوە جۆتان لەوە بوو کە داهاتی نەوت بۆ نمونە پرسیارتان لەو بارەوە کردو کە داهاتی نەوت چی لێ دێت و بۆ چۆ دەچێت و چۆن سەرف دەکرێت وەڵامێکتان دەستکەوتۆ کە بۆ لەمە دووە گەشتبین بن بە داهاتی نەوتی هەرێمی کوردستان و شەفاف دەبێ و هیچ گرفتێکی نیەوە بۆ هاوڵاتیان ئاشکرا دەکرێت بۆ پەرلەمانتاران ئاشکرا دەکرێت پرسیارەکەم ئەمەیە زیاتر حکوومەتی هەرێم کوردستان کە لە سەرچەکانی لێ بوون زائیدەن بە دیاریکراویش وەزیری پیشە سامانە سروشتیەکان بە کەلام بە قسەی سەریح بەڵێنی ئەویان دا و دەشبێ خاوەنی ئەو بەڵێنە بن و ملزەمیشن لە ڕووی قانونیەوە بەڵێنیان ببەنە سەر کە پرۆسەینەوە بە پرۆسێکی زۆر شەفافدا دەڕوا تەنانەت پەرلەمانتاران لەبەردەم ئەوەدان کە لە $1 بپرسنەوانێ ئەو بە دڵنیاییشەوە هەروە دەکەین و من پێشبینی ئەوە دەکەم کە لێپێچنەوەیکی ورد و پرۆسەینەوە بە لێپێچنەوەیکی زۆر ورد بە پرۆسەیەکی زۆر شەفاف ووردا دەڕوا و چاوەڕوانی ئەوەیە و دەشبێ وا بێ کە هەموو داهاتی نەوت عادیلانە بۆ خەڵکی وڵاتەکەی خۆمان سەرف بکرێت. بەڵێ وا بزانم پرسیارەکەی من هەر باش نەگەشت کاکرابوون دیارە مەبەستمەوە بوو کە بۆ لە مەودوواکە ئێوە وەڵامەکانتان وەرگرتەوە ئەمڕۆ گفتوگۆتان کرد ئێستا تەسەورێکی چۆنتان هەیە لەسەر داهاتی نەوت لە هەرێمی کوردستاندا یعنی قسەکە ئەوەیە کە ئێوە چاوەڕێ دەکەن دەبێت لێکۆڵینەوەی خۆتان بکەن بۆی بزانن ئەم وەڵام و داتایانە چییە و چۆنن یانەوەی کە ئیتر تەسەورێکی باش و گەشتبینانەتان هەیە سەبارەت بە داهاتی نەوت لە هەرێمی کوردستاندا بەبێ لێکۆڵینەوەیەکی ورد بە هاوکاری کەسانی پسپۆڕ و شارەزا و ئینجا دوجار بەبێ ئەوەی کە دەستگای چاودێری ئەرچی ئەوەیە کە متابعی ئەوە بکە ئەو پرۆسانە ئەو پرۆسەمالیانە بە پرۆسەیەکی شەفاف و قانونیان دەدەڕۆنیان نا ئێمە ملزەم نین وەڵامی ئەو بدەینەوە کە ئەو بابەتە ئەو ژمارانە دقیقن یا دقیق نین و دوجار بە هاوکاری کەسانی پسپۆڕ و شارەزا و دەستگا جۆرە پەیوەندیدارەکان دوای ئەو پرۆسەی نەوت و ئەو داتا و ژمارانە بە پرۆسەیەکی لێکۆڵینەوەی وردا دەڕۆن بڕیار دەدەین ئایا ئەو وەڵامانە لە جێی خۆیدان دقیقن یا دقیق نین. بەڵێ سەرۆکی حکوومەت لە دانیشتەکەی ئەمڕۆدا وتی ئەو راپۆرتی کە داومانە پێتان دەتوانن بە دواداچوونی بۆ بکەن بە دواداچوونی بۆ دەکەن بەتاکید ئەوە قسەیەکی ئەوە ئاماژەیەکی باشە لە حکوومەتەوە کە ئەو راپۆرت و ژمارانەی پێشکەشی پەرلەمان و پەرلەمانتارانیان کردووە کە ئێمە ئەوە مافێک نێ پێمان بەخشرابێ ئەوە ئەرچی پەرلەمان و ئەوە بەپێی بەجۆری یاسا یەکێکە لە ئەرکانی پەرلەمان دەبێت چاودێری بکەین بە دواداچوونی بۆ بکەین لێکۆڵینەوە بکەین کە ئەو راپۆرت و ژمارانە دقیقن ڕاستنین یا دقیق نین. بەڵێ باشە بەشی یەکەمی دانیشتنەکە بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەخش کرا و کەناڵەکان دەیانتوانی بیگوێزنەوە بۆ بینەرانی خۆیان بەڵام بەشی دووهەمی ئەم دانیشتنە بۆچی پەخش نەکرا هۆکارەکەی چی بوو یعنی گرفتەکە تەکنیکی بوو یاخود ڕێکەوتنێک بوو لە نێوان ئێوە وەکو سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی حکوومەت و وەزیرەکاندا لەگەڵ سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی کە ئەم دانیشتنە باخود بەشی دووەمی دانیشتنەکە پەخش نەکرێت ئەوەی کە بۆچی بەشی دووەمی دانیشتنەکە پەخش نەکرا ئەوە پەیوەندی بە جیهەتی تەکنیکی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانەوە هەیە پەیوەندی بە فراکسیۆن و پەرلەمانتارەکان بەڵام چەند زانیارێکی ڕۆژنامەوانی هەیە بەوەی کە کاگڕابوون گرفتی تەکنیکی نەبووە بەقەدەوەی ڕێکەوتنێکە بۆ ئەوەی ئەم بەشەی دانیشتنەکە نەگوازرێتەوانێ بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەگە فرسەتم بدەی وەڵامت بدەمەوە بەڵام ئێمە لە ڕووی مەبدە وەک فراکسیۆنی گۆڕان پێمان باشە دانیشتنەکان شەفاف بن بەگشتی دانیشتەکانی پەرلەمان شەفاف بن سەرۆکی پەرلەمانیش لە گۆڕانە بەڵێ کە لە پەرلەمانەکان چی دەگوزارێ بەڵام ئەوە پەیوەندی بە سەرۆکاتی خۆیەوە ئێمە لە فراکسیۆنی گۆڕان سیاسەتی گۆڕان لە پەرلەمان دەبێنە پێش سەرۆکی پەرلەمان ملزەم بە کۆمەڵە مەعایر کە ئێمە ملزەم نین پێوەی سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەموو فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان قسە دەکەین و ئاجەندای بچوونەی گۆڕان لە پەرلەمان ئێمە دەبێنە پێش بە هەر حاڵ دانیشتنی خولی بەشی دووەمی دانیشتنەکە بەگشتی سەبارەت بە ئەوە بوو کە هێزە سیاسەکان لە کوردستان هەمومان هاودەنجین لە داکۆچیکردن لە مافی دەستوری وڵاتەکەمان لە مافی دەستوری حکوومەتەکەمان لە بەشە سەرۆتی ئەم وڵاتە لە مافی دەستوری خۆمان لە بەشە نەوتی ئەم وڵاتە و بە درێژی قسەمان لەو بارەوە کرد کە ئێمە لە داهاتوو لە چەند ساڵی داهاتوودا هێزە سەرەکیەکانی کوردستان کۆچین لەوەی کە چەندە کۆچین لەسەر ئەوەی کە دەبێت پرۆسەینەوە بە پرۆسەیەکی شەفاف و عادیل و دادپەروانەدا بڕوا ئەوەندەش کۆچین لەسەر ئەوەی بەیەکەوە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین لەو بارەوە لە بەرامبەر جیهاتەکانی تر کاوە مافی خەڵکی کوردستان و سازشی لەسەر ناکەین. بەڵێ تۆ باسیەوەت کردیانی پێ دوتم کە گۆڕان مەبدەئیان لەگەڵەوەدایە کە دانیشتنەکانی پەرلەمان هەمووی بگوێزرێتەوە بەڵام پێت نەوتم کە ئەوەی ئەمڕۆ نەکرا ڕێکەوتنێکە بوو لە نێوان لایەنەکاندا بۆ ئەوەی پەخش نەکرێ بەشی دووەمی دانیشتنەکە
من هیچ کەسێک وەک سەرۆکی فراکسیۆنی گۆڕان پرسی پێ نەکردوم و توێژی لەگەڵ نەکردوم کە ئاخۆ ئەیەوە نەتانت بۆچی پەخش ناکرێت یان ئاگادار نەبوون. والله من لە پرۆسی دانیشتەکەدا بەردەوام بووم و بەڵام لە بەشی دووەم دانیشتەکە ئاگادار کرامەوە کە لەو کاتەدا دانیشتەکە پەخش ناکرێت بەڵام ئەوەی بەلای منەوە مهم بوو ئەوەیە ئەگەر پرسیارێکتان هەیە پێتان بڵێم لە بەشی دووەمدا چی گوزەراوە ئامادەم پێتان بڵێم. بەڵێ یەکێک لە وەزیرەکان تەنانەت پێی وا بوو کە بەش یەکەمی دانیشتنەکەش پەخش نەکرێت، یعنی پرسیتان بۆچی یاخود ڕاوێشتان پێکرا لەو بارەیەوە؟ نەخێر ئەوە بۆ چوونی تایبەتی وەزیرە بەڕێزە بوو هەتا تعبیر لە هیچ فراکسیۆن و حزبێکی تایبەتیش نەدەکرد بۆ چوونی تایبەتی خۆی بوو، بەڵام بۆ چوونی فراکسیۆنەکان و سەرۆکاتی پەرلەمان بەگشتی ئەوەیە کە دانیشتەکان لە پەرلەمان پەخش بکرێن. بەڵێ بەشێک لە نیەتی بانکێشکردنی نێچیروان بەرزانی یاخود هاتنی نێچیروان بەرزانی بۆ پەرلەمانی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ ئێوە وەکو سەرۆکی فراکسیۆنەکان و پەرلەمانتاران و سەرۆکی پەرلەمان بەشێکی گەورەی ئەم قەیرانەداراییە بوو کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کە گرفتی موچە هەیە، ینی فەرمانبەران موچەکانیان دوا دەکەوێت. بۆ نمونە ئێوە قسەتان لەسەرەوە کرد کە کاتێکی دیاریکراو هەبێت بۆ ئەوەی لەمە دوا موچە دوانەکەوێت و لە کاتێکی دیاریکراودا ئێوە گانی گفتوگۆتان کرد بێەوەتانێک لای بکرێتەوە کە لەو کاتەدا موچەی فەرمانبەران بدرێت. بەڵێ جارێ ئەو قەیرانە ئابووری ڕوو لە هەرێمەکەمان کردو و اینجا قەیرانی دواکەوتنی موچەی پێشهێزی پێشمەرگە و فەرمانبەرانی کوردستان بۆ خۆی خۆ بەخۆ تێکەڵاوە لەگەڵ دۆسیەی نەوت بۆ اعتیبارێک کە سەبارەت بە دۆسیەی نەوت خلافێ لە نێوان حکوومەتی بەغداد و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ و بەپێ ئەو داتا و ژمارە و ئەو پێشبینیانی کە لەلایەن وزارەتی پەیوەندیدار کە دەکا وەزیری بەڕێز وزارەتی پیشەسازی سامانە سروشتیەکان ئەو ئاماژانە هەن کە لە چەند مانگی داهاتوودا پشتیوان بەخوای گەورە و خەڵکی وڵاتەکەمان و ئەنجا هێزە سیاسیەکان کار بۆ دەکەین بەسەر ئەو قەیراندا زاڵ ببین. لە ئێستادا ینی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا هیچ نەتیجەیەکتان نەبوو لەو بارەیەوە کە بۆ کوراین لێرە وەکو مژدەیەک بیدەیتە فەرمانبەران بۆی کە لەمە دوا موچەکانیان دوا ناکەوێت لانی کەم. بەڵێ 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 ئەوەی کە تاکیدیان لەسەر ئەوە کردەوە کە چەند ماوەیەکی کورد پێدانی موچەکان دێتە پێشەوە تا ئەوەندە دوا ناکەوێت و لە چەند مانگی داهاتووشدا بەسەر قەیرانەکەدا زاڵ دەبن ئینشاءالله. بەڵێ باز لەوە کرا کە موچەی فەرمانبەران بۆ لەمە دوا لە داهاتی نەوە دەدرێ. بەڵێ تاکیدیان داهاتی نەوت بەشێکە لە سەرۆەتی نیشتیمانی ئەم وڵاتە واتە بەشێک دەبێت لە کۆی سەرۆەتی ئەم وڵاتە و ئەو داهاتی نەوتە بەکاردەهێنرێ بۆ پڕکردنەوەی عاجز لە بودجەی وڵاتەکەمان و تاکیدیشان کردوانە کە لە موچەی باشە ئەمە بە شێوەیەکی گشتیە کاک ڕابوون بمبورە قسەکەی من بە دیاریکراوی لەسەر موچەیە چونکە زیاتر ئێستا گرفتی هاوڵاتیانەوەی کە دەیبینین تەنانەت لە میدیاکانەوە ڕۆژانە خۆپشاندانی فەرمانبەران دەبینین مانگرتنی فەرمانبەران دەبینین کە گرفتەکەیان موچەیە. قەرارێکی یەکلاکەرەوە هەبوو بۆی کە داهاتی نەوت بۆ نمونە بڕێکی دیاریکراو لە داهاتی نەوت بۆ موچەی فەرمانبەران تەرخان بکرێت. بڕیاری یەکلاکەرەوە لەم بارەیەوە نە قسەی گشتی مەبەستم. بەڵێ بڕێکی دیاریکراونا لەوێ یەکلایان کردوانێت کە بابەتی موچە پێش پرۆژەکانە واتە هەموو داهاتینەوە دەخرێتە بۆ ئاراسی سەرف دەکرێت کە بابەتی موچە یەکلا دەکرێتەوە موچەی فەرمانبەران دەبێت 1 دینار و 1 دۆلاریشی نەفەوتێ و بدرێ لە دوای ئەوە بابەتی پرۆژە و پێشخستی وڵاتەکەمان دێ. بەڵێ حەز دەکەم لە بەشی دووهەمی کۆبوونەوەکەدا شتێک هەبوو کە باس کرابێت و میدیاکانی لێ ئاگادار نەبوو بێتن تۆ بتەوێت لێرەوە باسی بکەی. بە درێژی دانیشتنی و بەشی دوێمی دانیشتنەکە لەسەر کار و پرۆژەی وزارەتی پەیوەندیدار و وزارەت پێشەسازی سامانە سروشتیەکانە لەسەر سیاسەتی نەوتی و پێشخستنی سیاسەتی نەوت و پرۆژە نەوتیەکانمان و پشتیوان بەخوای گەورە کە کۆدەنجیەک دروست بکەین بۆ پشتگیریکردن لەو سیاسەتە بە مەرجێک بە پرۆسەیەکی شەفاف و دادپەروەرانەدا بڕوە و ئەو سیاسەتە نەوتیە بەشداری بکات لە دروستکردنی ئابوورێکی ئۆتۆنۆم بۆ وڵاتەکەمان. بەڵێ دەچمەوە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاگرابوون چەند کۆمنتێکی دیکە هاتووە دەڵێت چ هۆکارێک وای لە ئەمە دیارە سەنگەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم پرسیارە دەکات چ هۆکارێک وای لە ئۆپۆزیسیۆن کرد بەوە ڕازی بن کە حکوومەتی کار بەڕێکەر نەوت بنێرێتە دەرەوە و بیفرۆشێت. دیارە مەبەستی ئەم لەلایەنی ئۆپۆزیسیۆنی جارانە و ئێوە کە ئێستا بەشدارن لە حکوومەتدا چی بوو کە ئێوەی گەیاندا و قەناعەت؟ بەڵێ ئەو بابەتە دوو بەشە بەشێکیان ڕاستە و بەشێکشیان خراپ تێگەیشتنە لە هەموو بابەتەکە. باش ئەو بەشێک کە لە ئۆپۆزیسیۆن پێمان وایە بۆ حکوومەتی کابینەی پێشوو تا ڕۆژی ئیستیقالەکەی واتە تا ڕۆژی ڕاستپاردنی بەڕێزان نێچیروان بارزانی و جێگرەکەی بۆ پێکەنانی کابینەی داهاتوو ئۆپۆزیسیۆن پێی وا بۆ حکوومەتی پێشوو کار بەڕێکەر بووە
وەلایەنەکانی تر پیان وا بۆ کاربڕەکەن نەبووە لە ڕووی قانونیەوە جیهاتی قەزایی دەبێت بڕیان لەسەر ئەوە بدا جیهاتی قەزایی لە ڕوانگەی حکومەتی هەرێم و پیان وا بۆ کە ئەو حکومەتە کاربڕەکەن نەبوو مافی ئەوەی هەبوو ئەو عەقدە نەوتیانە بگرێ ئەو پۆزیسیۆن ڕێشتری هەبووە بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئەو فترەی کە حکومەت دەبێت حکومەتی کاربڕەکە هەر کەس بچێتەوە ماڵی خۆی دانیشە و ئەو پرۆسەکان جێبەجێ نەکرێن و بۆ ڕێنەوتەکان دابخرێن لە هیچ وڵاتێکی دنیا شتیوان نییە ئێستا حکومەت کاربڕێکەرە بەڵام خۆ معنای ئەوە نیە بچن بۆ ڕێکان دابخەن و نەوت نەڕۆ ئەوە ڕێیەکی غەڵەتە بەڵام حکومەت ئێستا کاربڕێکەرە ئەمە خۆ ڕێیەکی عاتیفی یان ڕێیەکی ئایدۆلۆجی نییە بەڕێز سەرۆکی هەرێم استقالی حکومەتەکەی قبول کردو ئێستا حکومەت بۆتە حکومەتی کاربڕێکەر و دوو بەڕێز ڕاست پێدراون کە لە ماوەیەکی دیاریکراودا کەسی ڕۆژە کابینەکان پێشکەش بکەن لە پەرلەمانی کوردستان و حکومەتی فعلی داهاتوو پێک بێت باشە پرسیارێکی دیکەی کردوم پێشتر لێم پرسید بەڵام داوای کردو کەم پرسیارت لێ بکەم و تۆش دیسان وەڵامی بێتەوە دەڵێ ئایا حکوومەت وەڵامێکی مقنعی هەبوو لەوەی کە لەبارەی بودجە و داهاتی نەوتەوە کە ئێوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پێی دڵخۆش بن وەڵامێکی قەناعەت پێکەر بەڵێ خاڵ یەکەم ئەگەر ئەو پرسیارەت بە وەڵامی ئەو پرسیارەت بە دوو خاڵ بدەمەوە خاڵ یەکەم ئەوەی ئەوان کۆمەڵێک داتا و کتێبی بە ئاشکرا چاپیان کردووە بە درێژی لەسەر ئەوەی کە نەوت و داهاتەکەی بە چ پرۆسەیە کردا ڕۆشتووە ئەو بابەتە زۆر ئەوەی بە ئینگلیزی پێ دەڵێن هایلی پرۆفێشناڵە زۆر معقەدە دەبێت بە درێژی بە پشتیواوکاری و پشتیوانی کەسانی زۆر پسپۆڕ و شارەزا دیراسە بکرێن بڕیاریان لەسەر بدرێ و بابەتی دووەمش ئەوەیە کە پێشبینی دەکرێت کە بە سیاسەتی نەوتی بەشداریی جدی بکە لە خۆشگوزەرانی و ئاوادانکردنەوەی وڵاتەکەم بەڵێ ڕابوون معروف ئەمڕۆ ڕازی بوو بە جۆری مامەڵەی پەرلەمانتاران و سەرۆکی فراکسیۆنەکان بەخۆشتەوە و بە سەرۆکی پەرلەمانیشەوە لە بەڕێوەبردننی گفتوگۆکە و نەوعی پرسیار و وەڵامەکان لە نێوان ئێوە و سەرۆکی حکوومەت و وەزیرەکاندا من بەگشتی پێم وایە پەرلەمانتارەکان زۆربەی هەر زۆریان خەڵکی باش و دڵسۆزن بەڵام تاکە سەرنجێک هەم بێ ئەوەیە ئەو کاتەی ئەو جۆرێک لێک تێنەگەیشتن ڕوویدا لە نێوان من و بەڕێز سەرۆکی حکوومەتی کاربڕەکەر حاڵەتێکی سیر و بەلای منەوە دەبوایە پەرلەمانتارەکانی تر کە ناویان نووسی بۆ قسەکردن ئاماژەیان بۆ بکردا کە حکوومەت دەبێت مولزەم بێ بەوەی کە جیهاتی چاودێری کراوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و پرسیارەکانی من زۆر ئوسوڵی زۆر معقول بوون بەڵام ئەوەی کە حاڵەتێکی غەریب بوو بەلای منەوە لە جیهاتی هەموو پەرلەمانتارەکان و هەموو سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنی زەر تاکیدی لەوە کردەوە کە پرسیارەکانی ئێمە زۆر لەجێی خۆین وارچی پەرلەمانتارانە بە توندی چاودێری دەستگای جێبەجێکردن بکەن و ئەو قسانەی کە من دەبوایە بیکەم ئەگەر سەرم هەبوایە و ناوم بنووسیا بۆ لیستە قسەکردن ئەو بەڕێزەکردی باشە کاگرابوون ئەمڕۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ینی لە ئێستادا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆتە شوێنێک بۆی کە دەبێت یانی حسابی بۆ بکرێت خەڵکانێک بۆ نمونە هەڵسووڕاوان بەشێک لە هەڵسووڕاوان و خەڵکانی دیاری نابزوتنەوەی گۆڕان تەنانەت خەڵکانێک کە پێشتر ئەندام پەرلەمان بوون لەسەر فراکسیۆنی گۆڕان و دواتر دەستیان لە کارکێشایەوە ینی کۆمنت و شیکردنەوەیان هەبوو بۆ ئەو دۆخەی ئەمڕۆی پەرلەمان باسییان لەوە کرد کە ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا بێئومێدکەر بوو نەک دڵخۆش کرد بەوەی تەنانەت یانی ئەم قسەیە دەکرا بۆی کە لە ئێستادا کاندیدی ڕاست پێردراو یاخود نێچیروان بەرزانی کە ڕاست پێردراوە بۆ پێکەنانی کابینەی حکوومەت بەم جۆرە مامەڵەی لەگەڵ دەکرێت لە ناو پەرلەماندا ڕەنگە ئەو وەختەی حکوومەت پێک دێت ئیدی پەرلەمان هەر نەتوانێت بانکێشتی بکاتەوە بۆ ناو پەرلەمان ئەوە بە دوو خاڵ وەڵامە دەدەمەوە جارێ خاڵێک بە کورتی بێسپاس دەکەم دەستگاکەتان بەغەڵەت نەچن و دەستگای ئەعلامەکانی تریش بەڵێ هەوڵ دەدەم بەڕێز نێچیروان بارزانی وەک کاندیدی ڕاست پێردراو نەهاتووەتە پەرلەمانەوە غەڵەتێکە کراوە بەڕێز نێچیروان بارزانی وەک سەرۆکی حکوومەتی کاربڕەکەر هاتووەتە پەرلەمان لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکان ئەوە خاڵیە بەڵام دوجار ڕاست پێردراوە بۆ پێکەنانی کابینەی هەشتم هاوکاری ئێمە بکەین ئەوە جۆرێکە لە ڕێکەوت کە سەرۆکی حکوومەتی کاربڕەکەر لە هەمان کاتە ڕاست پێدراویش هەبوو ئەوەی کە حکوومەتی داهاتوو پێک بێرێ بەڵام وەکو سەرۆکی حکوومەتی کاربڕەکەر هاتووەتەوە نەگوەک سەرۆکی ڕاست پێدراو بۆ کابینەی داهاتوو ئەوە خاڵ یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە دەستگاکان ڕاگەیان دەبێت تاکیدکەنەوانێ پەرلەمان دەستگای چاودێریە و پەرلەمانتاران حەقی ئەویان هەیە پرسیار بکەن لێپێچینەوە بکەن محاسبەی و دەستگای جێبەجێکردن بکەن و تەنانەت سەحبی استیقال لێ بکەنەوانێ واتە ناچاریان بکەن بە دەنگدان استیقالەش بدەن و ئەگەر حاڵەتێک جۆرێک لێک تێنەگەیشتن جۆرێک ناسروشتی لە وتوێژە ڕووی داوە دەبێت دەستگاکان ڕاگەاندن لێپێچینەوە سەرکۆنەی ئەوانە بکەن کە بابەتی ناتەندروست و وتوێژی ناتەندروست دەکەن نەک پەرلەمانتاران کە حەقی ئەویان هەیە نوێنەری خەڵکن لێپێچینەوەی دەستگای جێبەجێکردن بکەن و چاودێریان بکەن و لەو ئاڕاستێش چالاک و ئازابن زۆر بە کورتی بە یەک جوملە پێم بڵێ هاوڕایت لەگەڵ ئەو ڕەخنانەی لەوەی کە دەگیرە لە پەرلەمانتاران بۆی کە ئەمڕۆ مامەڵێکی نەیانتوانی مامەڵێکی باش بکەن لەگەڵ سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر وەکو خۆ دوتت
زۆر بە کورتی. ئەو بەشەی پەیوەندی بەو چەند پەرلەمانتاری بستنی گۆڕان و فراکسیۆنی ئێمەوە هەبوو لێ بووین من پێم وایە لە ئاستی داواکارەکانی خەڵک بووین وارچی خۆمان جێبەجێ کرد و پرسیارەکانی دڵی خەڵکمان بردە پەرلەمان و لە بەردەمی خەڵک پرسیارەکانمان ئاڕاستی جیهات جێبەجێکردن کرد ئەو بەشە تریش کە پەیوەندی پەرلەمانترەوە هەیە دەتوان پرسیار لە خۆیان و لە خەڵک کرد. ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەین کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بوویت. ئازیزانی نافتی زۆر سوپاس بۆی وەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.